دوای سەرکەوتنێک بە دوایەکانی ساڵانی ڕابردوو و بەدەستهێنانی کۆلێژە بەرزەکان و هەبوونی قوتابیانمان لە یەکەمەکانی هەرێمی کوردستان ئامادەیەکەمان دەستی کرد بە ناونووسین بۆ قۆناغی ئامادەیی. لە ئامادەیەکەمان باشترین ستاف و مامۆستایانی بە ئەزموونی شاری هەولێر ئامادە کراوە. هەبوونی هۆڵی تایبەت بۆ وانە زانستیەکان و خوێندنی گشتوانەکان بە شێوەی کوردایی. لە ئامادەیەکەمان خوێندنی پرۆپۆز بەجیا دەبێت. ئەنجامدانی سیمیناری جۆراوجۆر بۆ بەرەپرسوونی ئاستی زانستی قوتابی. چاودێری بەردەوامی قوتابیان لەلایەن ڕێنماییکاری پەروەردەیی و هەبوونی پەیوەندیی پتە و لە نێوان کارژێری قوتابخانە و دایک و باوکاندا بۆ زانینی ئاستی قوتابی. هەبوونی نوێترین هۆکارەکانی فێرکردن وەکو داتاشۆ سمارتفۆن و ساوند سیستەم. هەبوونی یاریگای وەرشی تایبەت بە ئامادەیی یەکەمان. هەبوونی گەشتی زانستی گەشتی مانگانە. دابینکردنی هۆکارەکانی گواستنەوە بۆ گشتگەڕەکەەکانی شاری هەولێر. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە.